خاوەن پێشەنگایەکانی ئێمە ئەچن ئەو ئۆتۆمبیلانە لە وڵاتی دووبەی چا دەکەنەوە بە شێوەیەکی ناشایستە داخلی هەرێمی کوردستان دەکرێت. تجارەتە کابرا خانزاز حەقیقەت وزارە دەکەیت خانزاز دەکەیت چ مشکلەیە؟ ئەو سیارانەی کە ئێم بۆ لای ئێمە کێشەکانیان زۆرە و قسمێک لە کێشەکانیان خەتەریشە. سیارەکە سبوغی نییە لێدرانی نییە بەڵام بڕاوەیە. ئەو شارە چۆن داخلی ناوهەرێم بۆ کە بەناو ناکرێت و ئێستامان داوا خۆمان لە شێ بکەین. ئاگدار نین وەکو ئەوەی کە ئۆتۆمبیلانە بەو شێوەیە داخلەکرێت. زۆرجار ڕووداوی گەورەی هاتوچۆی جەرگ بەردروست دەبێت بەهۆی نەبوونی مەرجی تونند و تۆڵی لە ئۆتۆمبیل. هەر کەم و کوڕیەک لە ئۆتۆمبیلەکە و مەرجەکانی ئەو تونند و تۆڵیەش دەبێتە هۆی ڕووداوی لە ناکاو. ئەو ئۆتۆمبیلەش لە ئەنجامی کەم و کوڕی لە ئۆتۆمبیلەکەی وەک هەزاران ئۆتۆمبیلی تری هاوەردەکراوی شاری دووبەی شۆفێرەکەی دەکەوێتە بەرمەترسی یەکێک لە گرنگترین بەشەکانی ئۆتۆمبیلەکەی لە لاشەی ئەو ئۆتۆمبیلەی دەبێتەوە و ڕووداوێکی سەخت دەبێتە چارەنووسی. زۆرجار ڕووداوی گەورەی هاتوچۆی جەرگ بەردروست دەبێت بەهۆی نەبوونی مەرجی تونند و تۆڵی لە ئۆتۆمبیل. هەر کەم و کوڕیەک لە ئۆتۆمبیلەکە و مەرجەکانی ئەو تونند و تۆڵیەش دەبێتە هۆی ڕووداوی لە ناکاو. ئەو ئۆتۆمبیلەش لە ئەنجامی کەم و کوڕی لە ئۆتۆمبیلەکەی وەک هەزاران ئۆتۆمبیلی تری هاوەردەکراوی شاری دووبەی شۆفێرەکەی دەکەوێتە بەرمەترسی یەکێک لە گرنگترین بەشەکانی ئۆتۆمبیلەکەی لە لاشەی ئەو ئۆتۆمبیلەی دەبێتەوە و ڕووداوێکی سەخت دەبێتە چارەنووسی. کە لە دووبەی هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن. لە پێشەنگەکانی ئۆتۆمبیل کڕین و فرۆشتنی ئەو ئۆتۆمبیلانە گەرم و گوڕە و هاوڵاتیەکی زۆر ڕوو لە کڕینی دەکەن و بازاڕیان گەرم کردووە. ئەمەش لەبەر هەرزانی لە نرخەکەی. ئەمەش بۆتە جێگای نیگەرانی بەشێک لە خاوەن و ئەنجومەنی پێشەنگەکانی ئۆتۆمبیل و بەو هۆیەش گلەیی لە بێدەنجی حکوومەت دەکەن. ئەو سیارانە لە دووبەی دێن خەرچی هەولێرێ
هەر پێ شش کەس چەند پارە لە هەولێرێ هەمووی خڕ دەکەنەوە دەبن لێوێ درێ بەوت میرە ڕزیانەیان دەدەن هەمووی لەوێ دامیان کردێەوە وەرگەڕای 900 ئایبعاریان هەیە لەوێ درێ دەیانکردن بەو شکایی و مخەربەتیەی ئەو لەوێ درێ دەستجاتێ وەرەدەن و چاچیان دەکەنەوە ئێڕباچیان تەقێ و شانسیان خوارە و دەرکیان گۆڕایە و چامەڵیان گۆڕایە و شتیان گۆڕایە لەوێ دەستکاری دەکەن و داهینەوە ئێرانە لە ئێرانەش ئەمەش پێ تووشی مەشاکل بوونێ بەڕاستی سیارەی دەفرۆشی پاش سا ڕۆژکردن دۆ دەرێت بەم دەگو ئێرێ ئەو هایە ئەو شانسەی ئەو هایە ئەو عیبێ گەورەی هەیە مەسەرن یعنی بەڕاستی وەزعی زۆر خراپ دروست بووە پارە لە هەولێرێ نما بە هەر 5-6 کەسان خڕبنەوە و پارەکانیان هەموو خڕ دەکەنەوە دەیبن لە دووبەی بەو سیارە ڕژیانیان دەدەن و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین داوا لە وەزارەتی داخلی دەکەین کاکە ئەو سیارانە ڕاگرن پارە لە هەولێرێ نما فلسێک لە هەولێرێ نما تجارەتە کابرا قازانجی حقیقت و زرار دەکەی قازانج دەکەی چ مشکلەیە مهم ئەو قازانجی خەرچی لێرانە تەماشاکردی سوبووکرا و سعیبینەوە دەزانین داخوا ئایکۆ نازانی هەموو ئێرباکانی تەقیە چاکرایتەوە شانسی خوار بۆ ڕاست کرایتەوە وەڵڵات ڕۆژێتن بێرەکمان فرۆش تاکەی ڕاز نەدەڕۆی تا شانسەکەی خوار بوو تا بەنەوعەتی دەڕۆی ئەوایش کەسش نییە مەنەکە یعنی کاکە خۆ قابلان گۆ بێزانی لە وڵاتێ وڵاتی خۆمانە ئەزمان لێ وڵاتەکەمان خایۆن بەیان ساری و بابینین کاک چێ سیارەی و دێنی وەی سەرسەر بسەر چەوان با سیارەی و بن و لێ نەدرابی و عیبی نەبی و بابینن دوای سیارە خۆ بۆ مەدالیا بۆ چیانی ئەوم سیارە لە هەولێرێ یەک پرز هەولێرێ نەما یەک شش لە هەولێرێ نەما هەمووی بۆ سیارە هەمووی بۆ سیارە و خلاص بڵێت وەڵڵاهی خەتای حکوومەتە مانێری داخل بی خلاص بڵێتەوە مانێری داخل بی کاکە ئەگەر لەبەر ئەوەیتی گومرگەچی وەردەگری یانشتەچی وەردەگری بەس ئەدی حسابی ئەوەی ناکە ئەو پارێش هەموو ڕۆیی ئەو پارەی هەمووی بە سەفقا 5 کەس و 6 کەس و 10 کەس سواری تیارەی دەبنسن لە دووبەی هەمووی بەو سیارە ژیان دەدەن و یعنی کابرا تیجارەتی لە شێخەڵای هەیە کابرا تیجارەتی قماش هەیە کابرا زێڕینگرە کابرا نەدەم چیە پارەی وانیش هەموو خڕ دەکرێتەوە دەچی بە سیارە دەدەی پارە نما لە هەولێرە بەڕاستی هاتوو بە تەمای قیچە گومرگەشی پارەی گومرگی وەردەگری بەزەدی حسابی وە ناکەی خەرکەکەت بە کامل کۆمەلی پارەی نما پارە نما ئێستامەوە ئەوە مەعرەزمان ڕاگرتە فەرمان عەتیزەی دوو سیارەت کە دەبێت تۆ لێ ڕاگری شەو ڕۆژ ئەوها پڕان کەسش نییە بکڕی ئێرە گۆڕەپانی یەکێک لە پشکنینی ساڵانەی ئۆتۆمبیلە لە شاری هەولێر کە پێی دەوترێت PVI ڕۆژانە دەیان ئۆتۆمبیلی ژمارە کاتی کە هاوردەکراوی دووبەین پشکنینیان بۆ دەکرێت ئەو هەنگاوەش لەلایەن وەزارەتی ناوخۆ لە ڕێگەی بەڕێبەرایەتی پۆلیسی هاتوچۆ بڕیاردرا بە ئەنجامدانی چەندینی جراحات بۆ ڕێگرتن لەو گرفت و کەم و کوڕیانە لە هاوردەکردنی ئۆتۆمبیلی کوالیتینیزم و خراپ بۆیە تەنها لە شاری هەولێر و لە بەڕێبەرایەتی هاتوچۆی هەولێر بڕیاردرا دەبێت هەموو ئۆتۆمبیلانەی ژمارە کاتین و لە دووبەی هاوردەکراون پشکنینیان بۆ بکرێت بۆیە ئەو کارە لە ڕێگەی بەشی پشکنینی پۆلیسی هاتوچۆ و کۆمپانیای PVI بە دوواداچوون و پشکنین بۆ ئۆتۆمبیلەکان دەکرێت. ئێمە کێشەمان لەگەڵ ئەو ئۆتۆمبیلانەیە کە مواصفات ئەمریکین چونکە لە ڕاستیدا ئەو ئۆتۆمبیلانە لە وڵاتی ئەمریکا تووشی پێکدادانێکی سەختی هاتوچۆ هاتوون کاتێکیش ئەم ئۆتۆمبیلانە دێتە وڵاتی ئیماراتی عەرەبی بە ناوی تەفنیش دێ بە ناوی سیکراب دێ بەڵام زۆر بەداخەوە من ئەم قسەی ئەەکەم هەندێک لە بازرگانەکانی ئێمە هەندێک لە خاوەن پێشەنگایەکانی ئێمە ئەچن ئەو ئۆتۆمبیلانە لە وڵاتی دووبەی چا دەکەنەوە بە شێوەیەکی ناشایستە داخلی هەرێمی کوردستان دەکرێتن کێشەکەی مەش لێرە ئەم ئۆتۆمبیلانە لە ڕووی سەلامەتی دڵنیایی سەلامەتیەوە بەڕاستی جێگای گومان بوو هەر لەو ڕوانگەشەوە بوو
بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ئەو لێر نووسراوێکی بەرز کردەوە بۆ جەنابی بەڕێز وەزیری ناوخۆ بۆ بەڕێزیان بڕیاریاندا کە ئەم ئۆتۆمبیلانە ئەبێ پشکنینی سەلامەتی PVI لۆ بکرێتن ساڵانە بۆ بکرێن. هەر سیارەیەک دەتوانن کە دەستکاری شانسی کراوە دەستکاری پلێتەی کابینەی کراوە دەتوان سیارەکە داخل نەبێ بەڵام خەڵک ئێستا دەڵێن کاکە سیارەی ئەمریکی هەمووی خراپە نەخێر سیاری ئەمریکی خراپ نییە ئەو سیارانەی دەتوانم بڵێم ئەوانەی کە ئەمریکینە زۆر لە سیارەکانی خەلیجی و لە کۆری زۆر باشترە نمونەمانەوە بازار تەمەشاکەن ئێمە وەکو چەند ساڵەوە پیشەکەی ئێمەیە کڕین و فرۆشتن دەکەین ئێستا لە بازاری سەیری ئەو کڕین فرۆشتنی سیاری ئەمریکی بکە لەگە سیارەی کۆری و خەلیجی بزانە بازاری چۆنە. بەنسبەت ئەو ئۆتۆمبیلانە کە مواسفات ئەمریکین ئەو یەکێکە لە ئۆتۆمبیلانەی کە لە وڵاتی دووبەیەوە داخل بووە ئەو ئۆتۆمبیلانە تەبان ڕقمی شانسی حەفری نییە تەنها دوو لەزگەی هەیە ئەمە یەکی تران و ئەوەکەی تریان لە ناو دەرگایە ئەمەیانە بەنسبەت ئەم ئۆتۆمبیلە هەردوو لەزگەکەی دەستکاریە کاکە ئەو سیارەت کڕیوە جەنابەت براجان بۆ خۆت تەمەشایکە حیاتەکەی من بەنسبەت ئەو ئۆتۆمبیلەیە تەمەشایکە عەز دەکەی ئێستا نمونەی دەیان سیارەی ترێت بۆ دێنم لەزگەکەی بە هیچ شێوەیەکام لە مزگەیەوە هاوار ئەکاتن یعنی هەستاوە و لە شوێنی خۆی دراوە براجان من حەقم لەوە نییە ئەو سیارەیە دەعمەکەی پێکدادانەکەی لێرەیە لەوەیە سوتاوە ئەوەی من تەحملی لەگەڵەکەم بەنسبەت ئەو ئۆتۆمبیلەیە دووشتە ئەو ڕقم شانسیەیە لەگەڵ ئەو ڕقم شانسیەی ناو دەرگەیە. ئێستا بۆ نمونە ئێستا و سیارەیە سۆناتەیە پلێتەی کۆپیە لێکرایتەوە و شاسیشی تەبع کرایە یعنی ئەمە دەمانەوێت خەڵک بزانێ یعنی فرتوفێڵ هەیە لە ناو بازار بۆ ئەوەی ئاگادار بن ئەو سیارەی بڕاوە زۆر داخل دەبی ئاگادار بن سیارەیەکی مواسەفات ئەگەر ئەمریکیان کڕی پێویستە ڕقم شاسیەکەی نووسرای ژمارەی لاشە بە کوردی ڕقم شاسی بە پیتی کەپیتەل لە گۆگڵی بدا لە ئەتەرنێت لە لای خۆیەوە ئەگە سیارەکەیدا و نەفسی مۆدیل بوو ڕەنجی مطابق بکەواتە و سیارەیە دروستە ئەنی بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە ئەمڕۆ ڕۆژانە ئێمە لە فەحز بەلایانی کەم دە سیارە لەو زۆرە دێتە لامان کە بڕاون ئەنی ئیسا هاوڵاتی دەپرسێ لە سیارەکەی من سبوغی نییە چۆن بڕاوەیە سیارەکە مەرج نییە لە ناوە ڕازڕا بڕابیتەوە ئەوە لە دووبەی دەستکاری شاسی دەکەن شاسیەکەی ساف دەکەن شاسیەکی دیکەی لۆدا دەکوتن حرفی دەگۆڕن دەیکەن بە مۆدیل 16 و 17 بۆ خۆیان 15 و 14وانەنا لە هیچ وڵاتێک داخل نابن ئەو سیارانە هەرزانن یعنی سیارەکە سبوغی نییە لێدرانی نییە بەڵام بڕاوەیە. بەشێک لەو شکستانە لە پشکنین دیاری دەکرێن یەک لەوانە بۆڵبەرینەکانیان شکاوە کە مەترسی زۆرە و هاوکات ڤۆڵت و دەبڵەکان بۆشایی زۆریان هەیە یان شکاون ئەمەش دەبێتە هۆی ڕووداوی کوشندە لەو وێنانە چەندین کەم و کوڕی و شکستی ئەوە ئۆتۆمبیلانە دەخەینە ڕوو کە لە پشکنین دەرناچن و ڕەت دەکرێنەوە. من یەکم لەو هەوڵاتیان خەڵکی کوردستانم کە ئەو سیارەم کردی ئەو سیارە لە پێشنگایەک لە هەولێر کڕیمە بەو مەرجەم کردێک ئەو سیارە بەناو گرێت و کێشەینێ بەڵام ئەو سیارە ئەوڕۆکە فاسوهەزەم لەو کردیا کێشەش زۆریە و بەناو ناکرێەوە کێشەی شانس ئێستاکە من پرسیار لە حکومەت دەکەم ئەو سیارە چۆن داخلی ناوهەرێم بووە کە بەناو ناکرێت و ئێستامان داوا خۆمان لە شێ بکەین. ئێمە زیاتر لە 2 ساڵە
ئاگاداری سوری خۆمان کردوێتەوە کە بەڕاستی ئەم ئۆتۆمبیلانە بە شێوەیەکی فراوان داخلی ئێدەبی بەڵام حقیقەتەکێ من دەمەوێتن لێرە بۆ ئێوە ڕوونکەمەوە سەبارەت بە داخلکردنی ئەو ئۆتۆمبیلانە لە ڕێگای دەواازە سنووریەکان هیچ پرسێک و هیچ ڕاپرسێک بە بەڕێوەبەتی هاتچۆ ناکرێتن و ئاگدار نین وەکو ئەوەی کە ئۆتۆمبیلانە بەو شێوەیە داخلەکرێت بۆ ئاڵوگۆڕکردنی یان بۆ بەرزکردنەوەی مۆدیلی ئۆتۆمبیلانە زۆر بە ئاسانی ئەتوانی دەستکاری ئۆتۆمبیلانە بکرێت زیاتر ڕۆژانە ئێمە لە پشکنین 50 بۆ 60 ئۆتۆمبیل بەو شێوەیە دێتن دەستکاری ڕقمی شانسی و ڕقمی قەمەرەیان کردووە ئەمەش مەبەستەکە ئەوەیە ئۆتۆمبیلانە مۆدیلەکانیان 2014 و 15 لە ڕێگای دەستکاریکردنی ئەم دوو لەزگەیەکە ڕقمی شانسیە مۆدیلەکانیان بەرەسەکرێتەوە بۆ 2016 و 2018 بەنسبەت ئۆتۆمبیلانەی کە دەستکاری ڕقم شانسی و پلێتی کابینەیان کردووە ینی ڕقمی قەمەرە ئەگەر هەردووچی دەستکاری کرابی ئێمە وەکو بەڕێوەبەتی هاتوچۆی هەولێر بە هیچ شێوەیەک ناتوانین پشکنین بۆ ئۆتۆمبیلانە بکەین بەڵام ئەگەر لە ئەنجامی پێکدادان ڕقمی شانسیەکەی دەستکاری کرابوو ینی لەم دوو ڕقەمە یەکێکیان دەستکاری کرابوو ئێمە لە ڕێگەی لیژنەی خۆمانەوە تایبەتەوە ئەم ئۆتۆمبیلە ڕەوانی گومرجی بەڕێوەبەتی گومرجی هەولێر دەکرێت لە ڕێی ئەوانەوە ئەم سیارە پنتەیەکی لێ دەدێت کێشەی نابینێت ئەو ئۆتۆمبیلانە سەرەتا لە وڵاتە ئەوروپی و ئەمریکاییەکان بەکاردەهێنرێن کە بە پێی سیستەمی پێشکەوتوی ئەو وڵاتانە هەر ئۆتۆمبیلێک دووچاری ڕووداو بێت نابێت دووبارە بەکاربهێنرێتەوە هاوکات بە مەبەستی سوود وەرگرتن لە کەلوپەلەکانی ئەو ئۆتۆمبیلانە لەلایەن هەندێک بازرگانی کەندا و دەکردرێنەوە و دواتر لەلایەن بازرگانانی کورد هاوردەی کوردستان دەکرێن دەیان جار ئێمە ئاگاداری سوری خۆمان کردوتەوە کە تەنسیقێک لە بینی ئێمە لیژنەیەکی هاوبەش لە بینی ئێمە و بەڕێوەبەتی گومرگ دروست بکرێتن بۆ ئەوەی ڕێگری لە خاڵە سنووریەکان ڕێگری لەو ئۆتۆمبیلانە بکەین کە کێشیان لەسەر بۆ ئەوی داخلی هەرێمی کوردستان نەبێت بەڵام تا ئەو دقەیە هیچ هەنگاوێک ناویشراوە بۆ ئەوی لیژنەیەکی هاوبەش دروست بکرێتن بۆ ئەوی ئەمە ڕێگری بکەین لە خاڵە سنووریەکان ئەم ئۆتۆمبیلانە داخلی هەرێمی کوردستان نەبێت ئەو شوێنەی ئەو خاڵە سنووریە لێ بەرپرسا کە ئەو ئۆتۆمبیلی لێ داخل دەکرێت من دەمەوێت لێرە ئشارەت بدەم کە من بە ئوکمی ئەوەی زیاتر لە 4 ساڵ 5 ساڵە لە پشکنینی ئۆتۆمبیل ئەرچی خۆم دەبینم بەڕاستی ئەو ئۆتۆمبیلانەی لە ڕێگای دەواازەی ئیبراهیم خەلیل داخل دەبین تا ئەو دقەیە من قسە لەگەڵ ئێوە دەکەم یەک کێشانیە بەڵام کێشەی ڕئیسیمان لەگە دەواازەکانی تر هەیە عالەتەیە عالەتی یەکەمیان خەڵک کە گلەی دەکە حەقی خۆیتی لەسەر مەسائیلی ئەو سیارانەی کە داخل کرایە لە سنوورەکان ڕسوماتی خۆی وەرگرتیە گومرجی خۆی وەرگرتیە کاتێک ئینسانێک سیارەیەک داخل دەکا لە ڕێگای گومرگێکی ڕسمیەوە مەنەفێستی هەیە کتابی داخلبوونی هەیە حەقی خۆیتی ئەگە گلەیی بکەین ئەمە لێرە معاملاتەکانیان یان ئیشوکارەکانیان بۆ ڕایی ناکەن ئەویش سەبارەت بۆ ئۆتۆمبیلانی کە دەستکاری ڕقم شانسی و ڕقم قەمەرەی کراوە بەڵام بۆ ئەو ئۆتۆمبیلانەی کە داخلی پشکنینی ساڵانە کرایە من داوای لێبوردن دەکەم هیچ مەبەستێکی مەسائیلی پارە یان مەبەستی ئەومانە بیتن کە بە ئیجباری بەڵکو هەدەفی ڕئیسی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لە پشکنینی ساڵانەی ئۆتۆمبیل بۆ دڵنیایی و سەلامەتی ئەو ئۆتۆمبیلەیە کە لەسەر شەقامەکان هاتوچۆ دەکات. هیچ ئۆتۆمبیلێکی ژمارەکاتی هاوردەکراوی دووبەی تابلۆ نەکرێت و مامەڵەیان بۆ نەکرێت تاوەکو پشکنینی پۆلیس و هەزەی بۆ نەکرێت. ئەو بڕیارەش بۆ دڵنیابوونە بۆ ئەوەی ئۆتۆمبیلێکی توند و بێکەم و کوڕی بخرێتە سەر شەقام بۆ پاراستنی گیان و سەلامەتی و سامانی هاوڵاتیان
لە بەرامبەرکڕینی ئۆتۆمبیلێکی بێکوالیتی و خراپ و شکست خواردوو. وی بە سوڕەیەکی عام هەموو سیارەیەکەیە بۆ ئێرە ئێمە پشکنینێکی وردی بۆەکەین. اینجا ئەمە لە حقیقەتە لازمە تەقسیمی کەین بۆ دۆ قسم. مشکلەی ڕئیسیمان لەگەڵ سیارە کۆنەکانن، مودێلە کۆنەکان ئەوانەی کە مودێلی ژێر هەشتا ئەوانە مشکلی گەورەیان هەیە. بەڵام تازە ئێستا تووشی مشکلەیەکی تر بووین کە ئەو سیارانەیە کە هاوردە کراوە لە دووبەی، ئەمانە مودێلەکانیان تازەن لە شانزە و سەرون، بەڵام بەداخەوە کێشەیەکی زۆری تایە، چونکە لە ئەساسە ئەم سیارانە کە هاوردە کراوە بۆ دووبەی عیبارەتە لە سیارەی سکرابی ئەمریکا و کەنەدا و ئەوروپا بە سوڕێکی عام. ئەم سیارانە لەوێ منع کراوە کە بەکاری بێنن، بەڵام مجموعەیەکی طبیعی تاجر هەیە ئەچی ئەوەیەنێ بۆ دووبەی، لە دووبەی محاولەکەن چاکیکەن بە شکلێکی تیجاریش، دوای ئەوە ئەنێنرێ بۆ چەند دەوڵەتێک لە حقیقەتە و عادەتەن دەوڵە فەقیرەکان و جاری ترەڵێن بەداخەوە ئێمەش لە ضمنی ئەو دەوڵەتانن. ئەو سیارانەی کە ئێم بۆلا ئێمە کێشەکانیان زۆرە و قسمێک لە کێشەکانیان خەتەریشە. مەرجی تندوتۆڵی فەقەراتە خاڵە، تقریبەن ئێمە لای ئێمە 80 خاڵە، قسمێکی پێڵێن ڕئیسی و قسمێکی سانەوی. ڕئیسیەکان ئەوە لای ئێمە بە خاڵی سوور تەسبیت کراوە، ئەو خاڵانە خەتەرن. بۆمەیە لەم سیارە تازانە، لەم ئۆتۆمبیلە تازانەی کە ئێستا بۆ هەرێم لە حقیقەتە نسبەی مەشاکلەکانی ناڵێم زۆرن، بەڵام نسبەتەکەی لە حدودی 100 تا 150. اینجا بە نسبەتی فەحس ئەگەر 0 بێ یان ئەگەر دەبێ فەرقی نییە لای ئێمە دائیمەن محاولەکەین مشکلی تیانە بێ نسبەتەکەی 0 بێ، سەر و 0 بوو مشکلەیە. پشکنین هەیە، پشکنینی سەلامەتی هەیە کە وەزارەتی ناوخۆ و هاتوچۆ مەسوولە لەسەری، کە ئەوە ئێمە ئەیکەین ساڵە وەختی حاضر لە کوردستانە. پشکنینێکی تر هەیە، پشکنینی بۆردەرە، پشکنینی خاڵە سنووریەکانە. ئەو پشکنینە بەداخەوە لای ئێمە نییە، لەگەڵەوەش کە ئێمە لە حقیقەتە چەند مزەکرەیەکمان نووسیوە بۆ وەزارەتی پلاندانان، بۆ دەستگای کۆڵەتی کۆنترۆل، بەڵام هیچ نەکراوە لەم بابەتە. پشکنینی ئۆتۆمبیل بە سوورێکی عام ممارەسەیەکی جیهانیە، لە هەموو عالەمە ئەم ممارەسەیە هەیە. لە ئەوروپا تقریبەن زیاتر لە 6 ساڵە ئەو ئیشە ئەکرێ. لای ئێمە لە 2009 تقریبەن ئێستا نزیکەی 10 ساڵە ئێمە دەستمان پێ کردووە و هەر بۆ معلوماتان بەداخەوە لە عێراق نییە ئەم ئیشە، بەڵام لە هەموو عالەما هەیە. ئێمە پێش عێراق بە 10 ساڵین لەو پشکنینە. ئەم پشکنینە زۆر زۆر ضروریە بۆ سەلامەتی هاوڵاتی و ئەوەی کە بەحسیەکەی کە مهم نییە یان ساقتە کرێ لەبەر شتێک، هیچ ئێمە مەسلحەتمان نییە خەڵق ساقتکەین، بەعکسەوە ئێمە مەسلحەتمان ئەوەیە کە هەموو ئۆتۆمبیلێک بێ بۆ ئێرە ناجح بێ و بچێ سەر جادەکە کە سیارەکە لێ ئەخورێ بەبێ مەشاکل و بەبێ هیچ مشکلە. لە کۆتایی بەرنامەی ترافیک لە بەدواداچوونەکەی ئەوە دەردەخات کە تونند و تۆڵی ئۆتۆمبیل و بەرزی ئاستی کواڵیتی پەیوەندی ڕاستەوخۆی هەیە لەسەر سەلامەتی شۆفێر و هاوڵاتیان و کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. هاوکات هێنانی ئۆتۆمبیل بەو کوالیتی و شێوازە و جیاوازی لە مامەڵەکردن
لە شارێک بۆ شارێکی تر و لە خاڵێکی گومرجی جیاوازی لە خاڵێکی تری سنووری بەرپرسیارەتی حکوومەتە بۆ دۆزینەوەی ڕێگە چارە و پەکخستنی یاساکانی هاوردەکردنی ئۆتۆمبیل و پشکنین و مەرجەکانی هاوردەکردن. لە ئەگەری مانەوەی ئەو گرفتە بەو شێوازەی ئێستا ئەوە هاوڵاتیان دەبنە قوربانی و زەرمەندی یەکەم. زۆربەی ئەو ئۆتۆمبیلانەش لە هەزە و پشکنین دەرناچن. ئێمە ئێستا لە حقیقەتە لە تعلیماتی PVI شرکەی پشکنینی سیارات لەسەر مووقعەکەی زۆر تعلیماتی نووسیوە بۆ خاوەنی سیارەکان کە سیارەکانیان فەحسکەن پێشەوەی بێن بۆ ئێرە، تاکیدکەن لەسەری پێشەوەی بێن بۆ ئێرە، چونکە کە ئێم بۆ ئێرە و ساقتە بن نەختێک پێیان ناخۆشە.